پێشانگەکەی ئەمڕۆمان تایبەتە بە دوو مناڵی خاوەن پێداویستی تایبەت کە ئیکیان دواکەوتنی ژیری هەیە ئیکیان داون سیندرۆمە. ئامانجمان لەوەیە کە ئەم کەسانەش کە توانا و بەهرەیەکیان هەیە و خاوەن پێداویستی تایبەتن دەرکەون و داهاتێکی خۆیان هەبێ، یعنی کەسانی تر کە خێزانێکی تر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە ومێدیان هەبێت و بزانن کە ئەم مناڵانەش بەهران هەیە توانان هەیە و ئەتوانن بەهرەکانی خۆیان پیشان بن. ئەم پێشانگە دووەم پێشانگەی تایبەتمە کە ئیکەمەوە و تابلۆکانیشم لە هەموو جۆرە قیاسێک پێک هاتووە لە قیاسی دەبەدەوە تاوەکو 190 بە 100 و هەروەها تابلۆکان زەیتی تایە لەسەر کانڤاس، ئەکریلیکیشی تایە و ئاویشی تایە. ابخو بازار ما همه بگیرید یا گنج بیت مثلا پیرامیر بیت پیراژن بیتن یکیش بیت کار بیت یعنی همه تن واری حاس اعمال کن وکی تسیکی جدا سیکا کد بيجن تشتكى بكيف خود فروشن يعني هنا وقت بيجي افريحه مثلا قيمته هنديه هم درس زين فروشن مثلا سعرك سريه بكيف خود فروشن او ريحوانا خو گرتن نينا وكي وانا بيجي امشين بيجن مثلا سير وجا ام دي جرنتي دينكو اف بينا خو بگیرن. از خوبتریا جارا و گلاواب کارتین مجبر کو گلک بهنتای جبلین دیجی توشه دو آن سه آن چهار بهناته کلیک کی به وی شکلی ده بهنه که گلک خوشتر بومروی در کوید هر واسه بهایت ویشت گنجای نانی بهایت گلک ارزان تای و حجمت بچیک جیتن یعنی هندک حجمت تای توشه مروف گل خوب کار بینید بری که خدا انجب کتت پانتورون خدا بو یعنی اینا اونو برنس وکترن مروف شتا جایی که بری شتوی جهی دشت و گلاواب خدا کرد. بەشداریمان کردووە لەم پێشەنگایە ئێمە چەند شتێکمان هەیە وەکو کاری دەستی ڕازاندنەوەی ڕۆژی لەدایکبوون و سینەی خەنەبەندان و بۆ گواستنەوە و هەروە سیارەی بۆ ڕازێنینەوە کاری دەستیمان هەیە بێجگەلەوەش ئیشی تەبعەکەین لەسەر ئەکسسوارات لەسەر جزدان پیاوان ئافرەتان لەسەر سەعات ملوانکە حەسەب تەڵەبی ئەو کەسەی دێ بۆ لامان. ئیتر بەشێک لە کارەکانمان ئەمڕۆ هێناوەتە ئێرە تا خەڵک بیبین و پێ ئاشنا بن. شتێکی زۆر یعنی دڵخۆشکەرە کە ببینی کتان ئەوانی خاستن لە ماڵەوەن و یعنی تەعین نەبوونە ئەو کاری دەستی بکەن شتێکی زۆر جوانە ئینشەڵڵا هەر سەرکەوتووە بن ئینشەڵڵا بەردەوامە بن و کاری جوانترشیان بکەن. ئەگەر پابند بن